ئێمە پێمان وایە کە ئێمە و هەندێک لە حزبەکانی تر کە پێگەیان لە هەرێمی کوردستانە هەیە و لەبەرەی ئۆپۆزیسیۆنن دەبێ ڕاوێژ و هەمانگی زیاتر لە نێوانانە هەبێ دۆخی هەرێمی کوردستان هیچ کات لە پێشوودا وەکو ئێستا خراپ نەبووە لە هەموو ڕێوکە ئەم دەسەڵاتە دۆخی هەرێمی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە هەموو ڕۆکانەوە بەرەو ئاستێکی زۆر زۆر خراپ و مەترسیدار بردووە لە وەزگەیەکی زۆر وەک بڵێ مەترسیدارداین یان ناوچوو لە ناوچوونی هەرێمە و نەمانی ئەم خەوارەیە یان دەبێ بە هەمومانەوە جوهد و فشاری خۆمان بکەین بەتایبەت لەسەر دەسەڵات ئەمەش ئاسۆیەکی ڕوون لەوەدا خۆی دەبێنێتەوە کە هەڵبژاردنەکان بکرێت و ئەبێ ئەم هەڵبژاردنانە لەسەر هەمواری یاسای پەیڕەوکراو بکرێت.